إمام الشافعي رحمة إخوانه بدا فرمي: وكم من صغار يرتجى طول عمرهم وقد أدخلت أجسادهم ظلمة القبر. چەندەها مناڵ هەبوون، مناڵ دایک و باوکی ئومێدی زۆری پێیان هەبوو، کوڕەکەم گەورە بێ، ژنی بۆ بێنم، وای بۆ بکەم، وای بۆ بکەم، کچەکەم گەورە بێ، ئاوهای بۆ بکەم. بەڵام دەفەرمێت چیان لێ هات؟ دایک و باوکی ئومێدی زۆریان بە مناڵەکانیان هەبوو، بەڵام وقد أدخلت أجسادهم ظلمة القبر، ئومێدەکانی باوک و دایی هەمووی کۆتایی پێ هات، لاشەیان خراوە ناو گۆڕی تاریکەوە. ئەم هەموو مناڵە دەبینی لە گۆڕستان، گۆڕەکەی 9 مەترە، 75 سانتی مەترێکە، ئەو هەموو مناڵە شیرە خۆرە ئەبینی هەمووی لە باوشی دایک دەرکراوە و خراوەدە ناو گۆڕەوە. نایبینن؟ جارێ هات بە ڕیز دانراوە، بە ڕیز. ئەمە عید بە مناڵە سەتەها مناڵ ئەبینی هەمووی بێناس کراوە، لە دایک و باوکیان دابڕێنراون، دایک و باوکی بەتەما بوون گەورە بن مناڵەکانیان، بەڵام بە مناڵی مردن. 1 ملیار جار خۆزگای ئەمەش بە مناڵی بمردی نایە. وەڵڵا مناڵێ دەمرە لەم خۆزگای منش بە مناڵی بمردمایە. نە محاسەبە و نە ترسی قەبرە و قیامەت و نە هیچ شتێک، نە گوناه و نە تاوان. بۆیە چەندەها مناڵ خرانە ژێر خۆڵەوە، ژێر تاریکی گۆڕەوە، لە کاتێکە باوک و دایکی ئومێدی زۆریان پێی هەبوو. شیر خواردن نەما، گیانی دایە باو، قوربانی دایە باوە نەما، ڕۆشتن، بەڵام ئەوان دڵخۆشن، چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت بۆ ئەو کەسانە مزگینێکی خۆش، بۆ کەسانەی کە مناڵیان مردووە پێش بالغ بوون. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیحدا دەفەرمێ: مناڵی مسلمانان لە بەهەشتن، لەسەر شاخێکن لە بەهەشت. خەفەت مەخۆ مناڵەکەت مردووە، جێگەی زۆر لە تۆ باشترە، تۆ لە دنیایەکی پڕ لە خەم و خەفەتای، ئەویش لە شاخێکە لە شاخەکانی بەهەشت. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم: ئیبراهیم پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ سارای خێزانیدا سەرپەرشتی ئەوان دەکەن هەتا ڕۆژی قیامەت دێ، کە ڕۆژی قیامەتیش هات مناڵەکان تەسلیمی دایک و باوکی خۆیان دەکرێنەوە. بۆیە ڕۆژێ دێت مناڵەکەت پێش دەبیتەوە، دڵخۆش بە. بەڵام تازە بن و تۆ گەورە بووین، لە مناڵی نەمردین، تازە لە قوڕەکەین، ئەبێ چاکە بکەین، خۆمان نەکەین ناو خراپەکاریەوە. مردن بە گەورەی بچووکی نییە. کاتێ مناڵەکانت بینی لە گۆڕستان هەمووی مردووە، کەواتە بە خۆتا بچۆرەوە: من گەورەم، ئەمە لە من مناڵترە، مرد. ئەمە شیرە خۆرە بوو، ئەمە بالغ نەبوو، ئەمە تەمەنی ساڵێکە، 2 5 6 7 چەندێکە، مرد. ئەبێ من زیاتر ئاگام لە خۆم بێت، کەواتە مردن گەورە و بچووک نازانیە. خۆت ئامادەکە بۆ مردن و بە دوای مردن